بڵێ تاوتە منە دڵم ساغ مابێ جاری وایە بە سەجار شکاوە ئەفشەن ساڵە من دەستانە منەچی و نەوارە بشڤەر نەگوت باوەڕ نەکەن دوژمن وەک گووری هارە دیلان دیلان وەی دیلانە سەبرا دلان دیلان 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 وەی دیلانە سەبرا دلان. چۆنی خاتون نازێن؟ زۆر سپاس بە خۆتان چۆنن هیوادارم زۆر باش بن. یاخوا بەخێر بێی بەرنامەکەت پێ چۆن بوو؟ باش بوو زۆر بەدڵم بوو سپاس بۆ وەی کە بەسەرتان کردمەوە مەمنونم. دووبارە بەخێر بێ. بۆچی وەک جاران لە گۆرانی گوتن زۆر دەرناکەوی چالاگنی؟ بەهۆی دووری بەهۆی وەی کە بەڕاستی شەرایەتەکەم بۆ جێبەجێ نابێ بەڵام لەو بۆ لەوە بە. سێری کۆمنتەکانمان کرد هەوادارێکت بۆی نووسی بووی بە قوربانە دەبم بۆ دیارنیت چیت هەیە بۆ هەوادارانە؟ فڵا من ڕێز و سپاس و خۆشەویستیم هەیە هیوادارم زۆ بۆ دیارکەوتم ئەگەر بتوانم دڵیان خۆشکەم هیوادارم بتوانم دڵیان خۆشکەم. دەست خۆش. کاری تازە چیت هەیە؟ کاری تازە تقریبان 8 گۆرانیم هەیە تەواوم کردوون خەریکم قەرار بوو لە مانگی یازدەدا 2 کلیپی بڵاوکەمەوە بەڵام بەهۆی بێوەعدی و ئەوانە وعدەکەی خۆیان نەبردە سەر ئیتر کلیپەکانت لە کوێن چۆنن؟ وەڵا کلیپەکانم هەر لە هەولێرم کردو زۆرتر تەرکیزمان خستوتە سەر موزیک و گۆرانیەکە زۆر شتێکی سادە و جوان چونکە وابزانم خەڵک ئێستا زۆر شتێک قەرەباڵ و شتیوە هەم هەزینەی زۆر دێوێ وەکو کولفەی زۆرە هەمیش با خەڵک لی تێک نێچێ جوبدا زۆرتر بە دەنگمان تاکو بە قەرەباڵەکەی دەور و بەرەمان. دیلان دەنگدانەوەی زۆر زۆری هەبوو وەک دەزانی کە بۆ خۆشت هۆکارەکەی چی بوو چی لە پشت بوو کە ئاوا دەنگدانەوەیە بوو؟ بڵای ئەوەندە ڕۆحی و وەتەنی بوو کاتی خۆشی بۆ خۆی ئەو گۆرانیە ئەوەندە بە وەتەنی و بە ڕۆحی و ئەو گروپەی ئیشمان دەکرد لە لاوگلەتیف و ئەوانە بوون ڕێز و سپاس و خۆشەویستیم بۆیە دیارە لە سلێمانی ناوانە گروپەکە زۆر بەدڵ و بەجیان ئیشمان کرد بۆیە وابزانم دوای چەندین ساڵ دوای 12 ساڵ دوای خۆی گۆرانێکە زۆر زۆر کەوتە بەردڵی بینەران. تۆزێکیشمان بۆ بڵێ؟ بەڵێ ئێستا لە پرۆگرامەکەی کوتم ئێستا لێرش بڵێمەوە قینە باجارێ ڕاستە خۆتر باشە. ئەفشەن ساڵە من دەستانە منەچی و نەوارە بشڤەر نەگوت باوەڕ نەکەن دوژمن وەک گووری هارە دیلان دیلان وەی دیلانە سەبرا دلان دیلان 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 وەی دیلانە سەبرا دلان. دەنگت خۆش بێت. دڵم مەشکێنە ئەمڕۆ لە لای تۆم سبەی مردنە. ئەو دیێڕە بۆچێیە؟ وەڵا ئەو دیێڕە من گۆرانیەکە بژار دیلان کردی کچێکی ڕەفیقیشم مێدیا معروفی ئەم شێعرەی لەسەر دانا ئەگوتی بەڵام گۆرانێکی دیکەم هەیە یادگارێکی زۆر خۆش لە مەهاباد قەرەداغی چۆن دڵت هات بڕۆی و چۆن دڵت هات بڕۆی و بەجێم بێڵی بەجێم هێڵی بۆ ژیانی ناچاری ئەوە یادگاریم زۆر لەگەڵ گۆرانی هەیە کە خاتو ڕەحمەتی مەهاباد قەرەداغی ئەو شێعرەی دا بە من لە چوارسرای دانیشتبووین دوای کاکێ من حوسێنی بان کردی وەرە ئەو شێعرەی بۆ نازی تەنزیم بکە وابزانم و گۆرانیە یادگاریم زۆر زۆر لەگەڵ هەیە. بۆ خۆت دڵت شکاو؟ ئەرۆڵا بڵێ تاوتە منە دڵم ساغ مابێ جاری وایە بە سەجار شکاوە بەڵام دیسان بۆ خۆم دانیشتوم پێکەوەم چەسپاندوێتەوە دیسان هەستاوتەوە بە سەجار دڵم شکاوە. یخوا لەشت ساغ بێ. لە هونەرمەندە کچەکانی چ ئێستا چ قەدیم کامیانت زۆر بەدڵە؟ کامیانم زۆر بەدڵە زۆربەی زۆریانم بەدڵە زۆربەی زۆریانم بەدڵە زۆریشان برادەر من جا بۆیە حەز ناکەم ناو بێنم بەڵام هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم. دەست خۆش بە ماندوو نەبی.